بیسەرانی کوردستان TV لایەکێکن سڵاوتان لەوێت و ئەڵقەیەکی دیکەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. کوردستان ستار لای من شتێکی زۆر تایبەت و دڵنیام هەموو گەنجەکانیشتان لێرە خوان دەرخە. ئەو بەرهەمە هونەریانە بەرهەمانە لە سینگەوە لە دایکەوە بۆ کوڕ بەجێ دەمێنێت من سۆزەکەم و بۆ لەیلا ئەمیش بەگەریان ئەمن فکرە چی دادەنێن بەس گۆرانیەکە ئەسڵیە بنەوە چی دیدەینم بە شێوە چی دیدەینم یا بەبتوویمە یان یا ساڵی ناوردەنی لە ڕۆژانی تر زۆر باشتر بووی ئەمڕۆ لە کاتی پرۆڤەکان خاوەن ئەحساسێکی جوانی جاروبارە مرۆڤ گەلە فراقست گەل سترانێ ئێقاعت شد يعني